لێرەوە پەیامم بە کورزمانانی دەرەوە هەیە کە بزانن دەرەوە مەیدانێکی زۆر گەورەی ناڕەزایەتیە بە دژی دەسەڵاتی یەکێتی و پارتی لەو سەرکوت و برسیکردنەی کۆمەڵگا ئەینوێنن و بۆ ئەمەش وەکوتم چەندین جار ئەمە کاریگەری داناوە لەسەریان و ئەم ڕێکخراوانی مافی مرۆڤ و ئەندام پەرلەمان و حکوومەتی ئەنی ئەم وڵاتانە یەخەیەکێتی و پارتیان کردووە لەسەر ئەو فەزای سەرکوتە هەر بڕۆ ئێستا لاپەڕەکانی ئەمنستی ئینتەرناشناڵ و هیومەن ڕایت و ڕێکخراوەکانی کەی ئینسانی ژنان و ئەتایستەکانە لاپەڕەکان پرە لە سەرکوت لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە بۆیە خەڵک ئەبێ بێئەمەل نەبێ هەر لەوەی کە لە فەیسبووکەکەیەوە ڕسمێکی خوانەزوریە دائەنێت و بە دژی تیرۆرە لە کوردستانە هەر ئەوەی کە ڕسمی ژنێ ئەکوژرێت و سوکایەتی پێەکرێت و لێی ئێرێدانرێت و دیفاع لە ژنان و مافی ژنان و یەکسانی ژنان کرێت لەو کۆمەلگایە کاریگەری ئەبێت تا ئەوەی کە لیستێکی ئیمزا کۆکردنەوە هەیە ئیمزای خۆیان بخەنە پاڵی نامە بنێرن بۆ ئەندام پەرلەمانەکان و ئەوانشی نامە بنێرن بۆ حکوومەتی هەرێم لێرە تا ئەوەی کە خۆپشاندان